ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. أما بعد، فإن أصدق الكتاب كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. اللهم إنا نعوذ بك أن نشرك بك شيئا نعلمه، ونستغفرك لما لا نعلمه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. اللهم بك نقول، اللهم بك نستعين، اللهم آمين. برهاني بريز خشكاني بريز، السلام عليكم ورحمة الله وبركاته. من لإجازة ما مصياني بريز بيكورين خزمت شان آيات فرموديكي بيغمبر صلى الله عليه وسلم أويش لبر أوي لم روشگاري كإيس أجين علم زور بيش كوتوا، بلان بختوري زور كم هيا. يعني أتوانم تماشاكي خلقي واهيا هيش مسؤوليت يقول يا برساويك لسرينيا بداية بيقشتو باوكي شي دس يشو لمالكي خوشو هيش نقصانيكي ني بلا مال خوي دلتنقو بيتاقت بويا أم هوي نماني بختوري ودلتنقي وبيتاقتي وهمو غمو جياننا راحتيا وكو مسلمان تحليلي سياسي زور كراوة بو أم روشگار و أم واقع دراسات زور كراوة. بەڵام ئینسانی مسلمان پێش هەموو بڕیار و ڕوونکردنەوە و گفتار و کردارێک ئەبێ لە ڕەوانگەی شەرع و بڕوانێتە شتەکان. بزانم ئەو کێشە ئەو گرفتە شەرع چۆن باسی ئەکات. خۆجاری وهای ئینسان ڕوبەڕووی دڵتەنگی و زەرەرێک و نەخۆشیەکیش ئەبێت وەکو ئەسباب هیچ نوقسانیەکی نییە، ئیلا ئەبێ ڕووبکاتۆ سببی مصیبەتێک لە پشت ئەمەوە هەیە، تاوانێک هەیە، لەخوا لەبیرکردنێک هەیە، یان عقوبەیە یان ئیمتیحانێکە. لە دوو حاڵەتە زیاتر نییە. خەڵکی وا هەیە وەکو زانایانی سەلەف و تویانە کاتێ تاوانێکمان ئەکرد لە ناو ماڵ و مناڵی خۆمانە کاریگەری ئەو تاوانەمانە بینی. ئێمەش خوای پەروەردگار عەزە وەجەل پێمانە فەرمێت ذالک، علماء فرمون أم ذلك إشارة بو أو نهامتياني أهات سر أمتاني بيشوا بو أويك أما عليا هركس همان هو كار بقري يتبر أو مقدمة أبي أو نتيجة أبي بأن الله لم يكن مغيرا نعمة أنعمها على قوم حتى يغيروا ما بأنفسهم. أما خواي رب العالمين سنني هي لم كونه بلا برزة كانوا خوش كان رجاي خوي هي سنتي خوي ناقوري او التصور كان يساقر نمونيك باسكم روني نكم ولوش يزور بلا خوشك دعاي قليم لي بكا يانا قر ببي سريت يانا قر بي برنو او نختق صدر شيد بلا والله كما قناهيكي قوري دورني عندك استكفيريش مانكا لكو ملقايا بقعيك بارشيك للزاوية اگر کسانی مخالفه شرع بکن کاریگەریەکەی بگەڕێتەوە بەسەر جێیشی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئێمە چین ئەو کاتەی کە من بڵێم کاکە لە شوێنێکە تاوان بکرێت تۆ لێی بێدەنگ بی کاریگەری نەگەڕێتە سەر تۆیە. کاتێ مخالفەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەکرێت لە ئوحودا سەرکەوتون مسلمانان
بەڵام کاتێ پێچەوانەی ئەمری پێغەمبەر صلی الله عليه وسلم بە تەویل و ئەکرێ حەفتا سەحابە شەهید دەبێ و پێغەمبەری زامدارە بێ صلی الله عليه وسلم کەوابوو فليحذر الذين يخالفون عن أمره أن تصيبهم فتنة أو عذاب أليم بێدار بن هۆشیار بن حەذەر بکەن لە مخالەفەکردنی ئەمری پێغەمبەر صلی الله عليه وسلم بەوەی کە یا تووشی فیتنە ئەبن گەورەکەی شرکە ئیمامی ئەحمەد فەرمیێ دواتر دەلیلی ناڕەحەتی نەبوونی نەخۆشی دوژمن زاڵە بێتە سەرتە خوا پەنامامدا ئەگەر لێیشی نەگەڕێتەوە تۆ بە نەکەی ئێش و عەزابێکی ئێش پێگەێنەر کەوابوو خوای پەروەردگار عەزە وەجەل ئەمێ ئەوە بڵێم عزت لە هیچ کەس ناگرێتەوە ئەگەر خۆی هۆکارەکانی عزت دەرنەدات خوای گەورە نیعمەت لە هیچ کەس ناسێنێتەوە ئەگەر خۆی سەبەبکار نەوێ خوای گەورە سەحەت لە هیچ کەس وەرناگرێتەوە سنەتی خوای گەورە وایە نمونەیەکی سادە و بەسیط بۆ ڕوونکردنەوەی ئەمە هەموو قورئان لەبەر بێ و حافظی ئەحادیث بیت و شەو تا بەیانی مەخەوە عیبادەت کۆ بە ڕۆژ بە ڕۆژی بە مەلەوانی نەزانی بڕۆیتە ئاو دەریا خنکەیت بێباوەڕێکیش شەو ڕۆژ لە تاوان و کوفرا بژی مەلەوان بێ لێ ئەدا و دەرەچێت خوای گەورە سنەتی دانیاوێ ئەبێ ئێمە بە پێی ئەو سنەتانە بڕۆین ئەگەر ئەمانەیە خوای پەروەردگار بەرەکەتی خۆیمان بۆ دابەزێنێت جا لەوانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژێکیان ڕووی کردە هاوڵان ئەم فەرموودە شێخ ئەلبانی فەرمووی فەرموودەیەکی حەسەنە فەرمووی یا معشەر المهاجرین ئەی کۆڕ و کۆمەڵ و معشەری مهاجرین پێنج شت هەیە ئەگەر ڕوبەڕووتان بێتەوە تووشی تاقیکردنەوە پێن ببن بەو پێنجتە و پەناتان ئەگرمە بخوا بەوەی کە تووشتان بێت جا ئەمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەو جیلە پیرۆزەوە بفەرمێت ئەبێ ئێمە چین کە ئێستا ئەو پێنجتەمان تایە ئەمەیە زۆر خەتەرناک و ترسناک ئەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە مهاجرین کە ئەنصار و مهاجرین میزانن بۆ هەر کەسی ئەوێ ڕاست بێ شوێنی ئەو دوو تایفە بکەوێت حبیان لە دینە بغضیان لە نیفاقە أصحاب حين سنوري أهل السنة أصحاب أو قصيب أصحاب توبشنك لي بشوك بيتو شن زانابيا شن قوربيا بشوك بيتو جاء في غمر خواب مهاجرين وفرمي كي كم طائفيك الرونة بهشت لباش بيغمبران فقراء مهاجرين جاء في غمر خواب فرميت لم تظهر الفاحشة في قوم قط حتى يعلنوا بها إلا فشى فيهم الطاعون خوابنا ما مداد فاحشة لهر قوم يقبلاو بيتو إعلاني كان كأويد صلاتي هبي ومنعي كمنعي نكا لهمي بجدارة لهمو تاواني كاكري طاعون هندي العلماء إيسا أمروي أمرو من سرطانه هر لا همو بشكاني لبيستو تاقات معيدة تاقات وإلي هاتو خلقي كي زورا قال لخوني الله ولا كاكا فلانا ونخوشيتو جبوك انجا بيغمري خواه فرمي صلى الله عليه وسلم توشي ايشو آزاريك ابن نبي سراوة نخوشي تازتان بوتي النبي سراوة اما دواتر من الرمى سر فرمودي دوام ما بسمع فرمي لهر عرزيكا خيانة هبو غش هبو لمكيالو ميزانه إلا توشي جراني أبن وتوشي جيان نارحتي ومحتاجي أبن لقل ده صلاة داري ظالميش ده صلاة دان توشي جوري سلطان أبن ظلمي ده صلاة دار أبن هر قوم يكاكربيتهم بهوي بهائم النبي خواه بارانيان بونا أبارين بارانيش أباري بلام چيا خلقك هر برسية بيت وأمدو عني أخيرا ما بستا كبيغمري خواه فرمي صلى الله عليه وسلم هر كاتي عهدي خواه وبيغمبري خواتان هلو وشاندو إلا خواي پروردگار لدورو دجمن أهياني باش لخيراتان بات عهدي خواه وبيغمبري إنسان بخواه لخيزانيك لبيني جنوبياوك نان شرعي هبي لمنالكاني أنا ببي أوي أنباوكم دايك هزبك منالك لخوي وقصي باوكي أو هيبتين للاي ليش يبترسي بلام أو حرمتينية كلا كون باسيان كردو إيسش حرمة بويك با نمونيك نينين لولاتي خومان بلام ناشارة بإنسان جاري وايا بلام أويك إخوانين زانيان باسيا كان هل لم عصري خومان كخلقي وايا لي والله أو باوك لي زور بهيبة دون ماليكي زور خوش حال وبختور بوين
بەڵام ماڵ و مناڵیشم نازانم کە کەوتومەتە هەڵە و تاوانەوە هاتوومەتە ماڵ نەخێزانم وەکو جاری پێشوو بووە لەگەڵ منە مناڵەکانم. بۆیە سەلەفی ساڵح ئەفەرموون، سەحابەکان ئەفەرموون خەڵکانی هەن بە تەنها تاوانەکەن بەبێ ئەوەی ئاگایان لە خۆن کەس بیان نازانێ، چونکە هەیبەت خوا ئەیداتە خەڵکی خوای شەیگەڕێنێتەوە بۆت. حرمەت خوای گەورەی بەخشێت، خوای گەورەی عزەتە بەخشێ، خوای گەورەی ئینسانی ذەلیلەکات، خوای گەورە بمان پارێزیە لە ذەلیلی و عزەت بەخشێتە هەموو لایەکمان. کەوا بوو غەریبمان لێ نەیە کە ئێمە ئەگەر بێت و صاحێبی وڵاتێک بووین لە هەموو ڕوویەک و دەوڵەمەنە، لە هەموو ڕوویەک و وڵاتی وا هەیە تەنها سیاحەتەکەی ئێمەی باتە ڕێوە، هی وایە نیوەی نەوتەکەی ئێمە، هی وایە ئاوەکەی ئێمەی نییە، بەڵام بۆ خۆیان بۆ لەبەرەوە سونەتی خوا لەگەڵ کافرە جیاوازە لەگەڵ مسلمانە جیاوازە. بەڵام ئەوەی کە ئێمە هاینتایە بەحام ئەو خەڵکەیشی هەیەی ئەترسێت ئللا مەگەر کەسی خوا پێی بەخشی بێت نەهی لە مونکەرەکان کردبێ بینی خۆی و خواشی ڕاست کردبێتەوە، چونکە بەڕاستی ئینسان خوای گەورەی دەستکەوێ هەموو دنیا لە دەست دەرکێر بەهێزی، خوای گەورەش لە دەست دەی خوا پەنامان بدات هەموو دنیامان لەگەڵا بێ هەریسان لاوازە، چونکە خوای گەورە خۆی فەریحیە خاتە ناو دڵ، خۆی ژیانت خۆشەکات. اینجا پێغەمبەری خوا فەرمێ کاتێ دەسەڵاتداران کێشەی خۆیان بە قورئان حەل نەکەن بینی خۆیان تێکەچێت. ئایا ئەو واقعی کە ئێمە هاینتایە حاڵی مسلمانان وەکو ئیمامی عومەرە فەرمێ ئێمە قەومێکی ذەلیل بووین، كنا قوما أذلة أعزنا الله بالإسلام فوالله مهما ابتغينا العزة بغير الإسلام أذلنا الله. حيف برامانەیە احتمال بڵێ خۆزگان بە پێش 20 ساڵە بۆ چونکە پێش 20 ساڵ خێزانی پۆشاکەکەی زۆر شەرعی بوو، خۆی کەم جار بۆ نوێژێکی لە جەماعەت فۆتە وازانینێکی کردووە، هیچی نەبوو مرتاح بوو، بەڵام دوای ئەوەی کە ئەمەی لە دەستدا طبیعی بووە لەلای ئەگەر بێت و خێزانی پۆشاکەکەشی گۆڕی بێت طبیعی بێ لەلایە هەندێک شت ئەمڕۆ عوزری بۆ بێنێتەوە. سەبەبی چییە؟ مەبەستم لێرە لەوایە ئەوەیە کە تۆ ئەگەر بینی خۆت و خوای پەروەردگار بەهێزکەی لە هەر زەمانێکا بووی بە عەزیزی ئەژی بۆ تاک ئەی بۆ دەسەڵات و وڵات و ملەتیش بە هەمان شێوەیە. ئەجا وتانی کاتی ئەبینی جاری وهەیە دوو برا بینی خۆیان و خوا باشکەن بەخوا دەستی یەکەگرن لە چاکەکان، بەختەوەرە بێ لە چاکەکان. کاکە من لە دوورۆ هەر ببیسم یەکێ لە ئێوە نمونەتان بێ ئێمە باسی چاکە یەکەم بکەن خراپیش بم چاکە بم بەرامبەرت، بەڵام کەی کاتێ دروستە بێ و حەسادەتە لە بینمان نەبێ، ئەوەی بۆ خۆم بۆ پێم خۆشە بۆ تۆ پێم خۆش بێت، ئەوەی بۆ خۆم پێم ناخۆشە بۆ تۆ پێم ناخۆش بێت، چونکە پێغەمبەرە فەرمێ صلی الله علیه وسلم کەی لە فیتنە ڕووتان تێ ئەکا فەرمێ، بەڵام فیتنە لەبەرەوەی ڕزگارتان بێ ڕووی کردە هەر یەک لە ئێوە فلتأته منيته وهو يؤمن بالله واليوم الآخر، باكل حالتك بباوري بخوا بالروجي دعاية به وليأتي إلى الناس ما يحب أن يؤتى إليه لقل خلق وتعامل بكن شون تان بي خوش بوتو لما لك دانشتوي باسي تو لشون باسي كسيك باسي خود لشون كريه بيت خوش خلقي شاكا كانت باسك بيت خوش خلقي عيبة كانت ستركا بيت خوش أجر خسيك توكتا دفاع اللي بكريه بيت خوش حرمة هم واشتاني بو خود بيت خوش بو خلقكش بيت خوش بي زام خواي پروردگار عز وجل هيبت بو كسا قرين تو يعني قرين چونکە ئەوەی خوا بێوێ بیشکێنێ کەس ناتوانێ عزەتی پێ ببەخشێ، ئەوەیشی خوا بێوێت عەزیزیکە هەموو زبان ئی خەڵکی کۆکەرەوە هەمووی بە یەک دەنگ بیشکێنەوە خوا نایشکێنێت. دەخوا بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆی ڕەحم بە هەموو لایەکمان بکە. لێرەیە برا بە ڕێزەکانم خوشکەکانم ئەو فەرمودەی کە پێم خۆش بوو بە ضەروریشی ئەزانم هەر یەک لە ئێوەش لە هەر شوێنێ باسی کەن فەرمودەیەکی ضەعیفە، بەڵام شێخ عوثەیمین ئەفەرموێ ئەم فەرمودە شاهدي كي هيا من بون منا او برا خشكان اللي امتيقن لهم خيركم من تعلم القرآن وعلمه، ما فرم ديكي ضعيفة بلام كاتي الضعيفة من بلهم عن علي همان تعبير لين ضعيفة بلام كاتي لهم عن عثمان لصحيح بخارية كاتي لهم فرمودة بمسنة ديكي خوين ضعيفة بلام لهم شاهدي فرمودك الصحيحة واقعي شرها تتدي شيء عثيمين أمره شاهد شيء بيغمر إخوة فرمي صلى الله عليه وسلم هكا من ساعات النبي احتمال بروه تاسعات دوانزد وهي قليم لي مكان وهو وعد مان كان دقيقة بالني ساعات يا دارم كانوا خوالة رازي بيت ها برا
لێرە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەگەر ئومەتم 15 شت هەیە جێبەجێی کا و بیکە و ئەنجامیدا 15 هەڵە هەیە ڕووکاتە ئومەتم لە هەر کاتی ڕووی کرد حل بها البلاء بلاء ڕووکاتە ئومەتە. فقيل وما هن يا رسول الله صلى الله عليه وسلم أو 15 شتە چییە ئەگەر ڕوو بدا بەلا ڕووەکە؟ فەرمی إذا كان المغنم دولا هەر کاتێ ماڵی گشتی کەوتە لای ئەوانەی هێز و دەسەڵاتیانێ ئەوانەی دەوڵەمەندن فەقیر و فقڕای لێ مەحرومکەن خۆیە بێت چی بێت حەقی فەقیر و مستحق بگەڕێتەوە بەڵام وای لێ هات ئەو حەقە لە دەست کۆمەڵە خەڵک یاری پێکرا چاوەڕێی بەلا بکەن. پاشان بەلائیش عولەما فەرمی عین مەصائب یانی هەموو غەم یانی برسیەتی یانی دڵتەنگی یانی ناڕەحەتی. ئەنجا پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم والأمانة مغنمة هەر کاتێ وای لێ هات ئەمانەت بوو بە مەغنەمی عین دەستکەوت. کابرا سەفەرێکە کاتەڵێ خوا مامۆساییان ئەوە ئاگات لە ماڵەکان بێ وەکو ماڵی خۆی تەسەڕوفی پێکە. کابرا ڕۆژێک گوتیان ڕۆشتونەتە ماڵی شخصێک گوتە حتا ئەمانەت لە کتێبیشە ڕۆشتونەتە ماڵی شخصێک وڵا کتێبەکانی هەموو کتێبی ماشەڵڵا نادر بوونەوەمان وتیانە لە مەکتەبە جوانت لەکوێ بوتی وەڵام منە ڕۆمە هەر ماڵێک هەر کتێبێکی زۆر گرنگی هەبێنێ بە ئامانەتەی هێنم دوای ناچاریەکەم بمداتی. ئەمە تۆ لە خوا پەناماندا جاری وایە کابرا دڵی پێت خۆشە حرمەتت ئەکرێ ڕێزت لێ زیاد دەکات ئەوەنە بە گەورە تەماشاتەکە ماڵ جێڵێ ڕاگات لە ماڵ مناڵەکەم ئاگات لە خێزان و کچەکەم بێت. مامۆسا تەلەبە ئەمانەتە لە لای کاتێک خیانەت لەم تەلەبە بکات هەر بابەتێکی ئەمانەت وای لێ هات وەکو ماڵی خۆت تەماشات کرد جزیتە خێنە نەخێ ئەو کاتە ئینسان کە وا بزانێ دەستکەوتێکی دەستکەوتووە ئەمانە جاری وایە قسەیەکیشە. کابرا سقەی بە تۆ هەیە دڵی خۆی لا ئەکاتەوە خوشکێک ڕاتە لای مامۆستایە لە ڕێز و حرمەتم و مامۆسایان ئەڕوا کێشەیەکی خۆی باسکات لەبەرەوەی کێشەکەی حەلکات. ئەمانە هەر کات وای لێ هات بە هەلی بزانێ فڵان کەسی پێ لاوازکات و ئەگەر دەستکەوت بیشی بوو بە هەلی بزانێ کاکە وڵا شتێکی دەستکەوتۆ ساحێبەکەی ئاگای لێ نییە لەبیر وچوو خوای پەروەردگار ڕەقیبێتی بزانن ئەمانە ئەسبابی نەهامەتی و بەڵا و قەیران و ناڕەحەتیە. ئەنجا پێغەمبەری خوا فەرمی وەزەکات و مەغڕەمە هەر کاتی زەکات وەکو ضەریبە درا. کابرا ئەوە لەکوێ کە تۆ ئێستا برایە خوشکی چەند خۆشە باوک دایک بەیانیان پێشەوەی بیر لە برسیەتی مناڵەکەیان بکەن و بیر لە قەبر و قیامەتی بکەنەوە چونکە دەستکەوتێکی گەورەی خوا پێی بەخشیوە. ئەو کاتە خۆشی ئەوێ بۆ نوێژ هەڵی سێنی ئافرین بۆ ئەو باوکەی مناڵی خۆی لەگەڵ خۆی با بۆ مزگەوت چکە سبەی احتمالە ئەمانەتێکە لە لاتەوە مناڵەت سبەی ئەڕۆی ئەمە باشە من ئێستا خۆم بۆ خۆم وانە بم مناڵەکە دواتە خۆت ئای لە ژیان ڕای نێنی لەگەڵ قورئان خوێندن و مزگەوت و دوعا و ئامۆژگارینەکەی دوای خۆت گلەی مەکە یەکەم دوژمنی ئەو مناڵە دایک و باوکێتی. من کاتەکەم کەمە ئەگینا نمونە زۆرە یەکێ لە شێخ دکتۆر ئەیمن لە کەنەداڵێ مناڵێک محەممەدی ناو بوو عمری 25 ساڵ بوو هەرچیم لەسرە مەرگی کرد طبم لە بیر چوو پێمەوت بڵێ لا ئیلاهە ئیلا الله وتنە کچەکەی هاوڕێم بۆ بانکن لەگەڵ ئەوە لەگەڵ گیانی دەرچوو بەهۆی ئایدی زۆر مردبوو هاوارم لێ بەرزۆکو لە دایکی تووڕە بوون ئەنتی مەسئولە تۆ مەسئولی ئەم مناڵەوە هامرد. لەبەر ئەوەی ئێمە مەبەستم لەم قسە چی بوو کاتێ زەکات کەسێک لە بەناخی خۆی ئەو ڕۆژە ئەم مرتاحە بڵێ خوایە ئەگەر هەڵەیەکم کردبێ لە ماڵم سوێنێکم خواردبێ نەمزانی بێت ئەگەر هەر بابەتێکە بوو شتێک ڕووی کردووە خەلە لێ ڕووی کردە تجارەتم خوایە بەس ئەم زەکاتم لێ وەربگرە تۆ بە مرتاحی عیبادەتنی مسلمانە بێت تۆ سپاسی خوا بکەی کە ئێمە لە عەقیدە بابێکمانەیە پێوترێ الفعل مع التوفيق إلا توفيقي خوا نەبێ سێوە لێرە کۆ نابوونە من ناتوانم قسە بکەم هەموو چاکەیەک خوا پێتەکات ئەبێ شکری خوای لەسەر بکەی. بەڵام کابرا وای لێ هات زەکات بەناوە دڵی بیدا پرسیارەکە لەم کاکە وڵا زەکاتی ماڵەکەم فەرشێکە کام فەرشی قیمەت ناکاوادا وە کێش ئەوێ قەرزاری کایدا بە ئەو خۆی لە ماڵەکەی بزانم ئەو شتێک کە ماڵی پێساغەکاتەوە وەڵام مامۆستا قەرزم لای فڵان کەسە ئەبێ وەڵام مامۆستا فڵان کەس توێتی قەینا با قەرز خورێتە بەر زەکات ئەگەر یەک مامۆستا بڵێ 100 ئەڵێ نابێت
لەبەرەوە مەبەستم لێرە کاتێ تۆ ئەبێت تۆ سوپاسی خوا بکەی خوا لێمان وەربگرێ وەڵڵی برا بە ڕێزەکانم خوشکەکانم وای لات ئێمە شەرمەکە ئێمە بڵێن کاکە ئێمە داوا شتەکەین داوای پێغەمبەران دەربەدەری و ناڕەحەت و بەردبارانکردن و پیسی خستنە سەر پشتیان و ئەنجا لە خوا پاڕێەوە خوایە خوای ڕەحم بە قەومەکەشمان بکەن لام تۆ داوت تەکری و حرمەت تەگریە و ڕێز و هەموو مەسئلەیەک جاری وا هەیە ئەترست هەبێ هەر لەسەر داوەتەکەت لە دنیا پاداشتەکە وەربگری داکەوا بوو وەرکاتی خەڵک وای لات ئەگەر بەخشی وابزانێ کە ئەکەمە زەریبەیەک هەروەها پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم خاڵیش ترس ناکە وتعلم لغير الدين علم بو أخوانيت إمام أحمد الرأي وايا قرآن خويندن بي خوينة خود لمالا إمام شافعي الرأي وانية أم قرآن خويندت بدليجي باكو بلي خوايا ثوابي أم قرآن خويندن بو فلان كس إمام أحمد فرمي أروات إمام الشافعي فرمي نخير عبادتي باري بيه أروات حج أروات شي أروات بلام عبادتي كوكو قرآن خويندن ونويش بفلان بو مردون عرا نمرات شايتكم لوانية بلام همو يعني يقدنقن أجر قرآن ببارة بخوين ريد ناروات شونك عبادته عبادة أبي خالصا بو خوابيت بويا اللي ريش عثيمين فربيو كساني سرقالي دكتوران بو أوي باريكي باشوار بقرن بو أوي تعين بن بو أوي شهرتي بياكن وكو عبادة بويا نانو سريت أو كسي قرآن أخواني بويا مسابقة باش جاري بكات نشانة كان آخر زمانيشا وكو علماء فرمون تماشا ناكن كي أهلي فقه برنيوجي بكات كي دنكي خوشة كي تقليد أكابيري لاينية إمام ككوتة بيشو إمامي خلقه قريب وخلقي نكات أو هم ونارحتي لسر أوي أبو بكر رضي الله عنه برنيوجي بكايانا هركي الروش تابي غمري خوان توركر صلى الله عليه وسلم ويلا هندي لعلماء أهل السنة الرأي يعني بنص أبو بكر وتخليفه عندي الرأي أنا بإشارة نصك شيبو في غمر صلى الله عليه وسلم حركاتي أهاتن هردو بارسان لسر ديني أبو بكر وأمة رازي بو نموني تري زورة دواتري إن شاء الله كاتا كما أوانية كابو الليرة وتعلم لغير الدين علم بو شهرته بو بارو بو تعيين نشاني بلاش علم بو يبخيني الإسلام نشركي أحكامي خواهي پروردگار لنا وخلق بلاو بيتو بلام أجر وايلي هات علم بو دنيا بو نشاني بلايا بو بأهلي علم أمة شاكا بيت اي اگر اوان خويان بيروزترين شد بفروشن خوا بنامام ده اذن خوا لو انا ما نجي ريك خوا كومل خلق قوريت آياتك فرميشي وإن تتولوا يستبدل قوما غيركم ثم لا يكونوا أمثالكم خوا لو انا ما نجي ريت ان جاء في غمر خوا فرمي صلى الله عليه وسلم وأطاع الرجل امرأته وعق أمه دايك لباش حقي توحيد مشركة بيت أبي بجواني تعاملي لقلها بكي إسلام فيري وفاء ما نكاد عهد وفاء نبو يعني أمانة نبو يعني إيمانية عهد وفاء نبو يعني ديني أو كسا ضعيفة دايك حزقك خوي برسيبي خوي سرمابي خوي نخوش بكي خوي بمريت وهيشت بسر نيت خلق روجي ديت أو أنا جورالي خيزانك يتي دايكي حقي دايكي بيشي لكات أما هر خوشكي مردكي وابي دسي بقري بڵێ لە خوا بترسە چونکە بۆ تۆ دایک تێ خوشکم ئاگات لەوە بێکە با دواتر بووکەکەتان وا لە دایکت نەکات جگە لەمەیش بەڵام لە هەردوو حاڵەتە یان تۆ بینی تو خوا من والله هەندێ باسێ شەرمە هەرچی بۆ خێزانت بکەیت شەرعی بێ حەقی خۆتە چونکە باشترین نانەوەیەکە کەیتە دەم ماڵی مناڵی خۆتە باشترین تانەوەتان بۆ خێزانی خۆی باش بێ بەڵام نابێ ئەوە لە بیر بکەی کە تۆ چییە ئەم مەسئلە پۆشاکی پێویست بێت سەرمای بێ گەرمای بێ برسی بێ تو خوا کام لە ئێمە لە ساڵێکە ئەوەنەی کە بۆ خێزانمان خۆمان مەشغوڵ کردووە لە سەدا پێنجی ئەوە بۆ دایکمان واین کە بێ ئەوەی دایک ئەوەنە یەک دنیا پێی خۆشە ئەم خانوە دۆلاری هەبێ پێی خۆشە کوڕەکەی ڕۆشتەوە بۆ با بڵێ دایکیان وڵاو کیلۆ تەماتەم بۆ توێنە حەزل لێ کرد پێی خۆشە جاری وایە ئێمە دایک و باوکمان حەز ئەکەن گوێیان لێ بگرین بێتاقەتە بین گوێیان لێ ناگرین دەرگا پێوە دیت من قەت لە بیرم ناچێت لە زۆر شوێن باسم کردو مامۆستایەکی بەڕێزم بینی بە تەمەن ڕیشی سپی کردبوو
خۆم بینیم ماشاءڵڵا ئەو کاتە من بینیم یایم صاحبی مەدرسەی حەدیث وتی وڵا جارێکیان هاوڕێیەکمە بۆ هەروازی لێنەیە نامەید با بڕۆین تا فڵانە شوێنەمان ئیتر عاجی کردم ئەو دەرزی تەوحیدەی تۆ ئەی خوێنی ئەو دەرزەی تۆ ئەیڵێی تۆ باسی تەوحیدەکە ئەڵێ بە قسەی دایکتان بکەن دایکم حەز ناکات یەکەڵی تۆ بکە ئەمەیە تەطبیقکردنی دڵی هاوڕێکەمان ئەشکێنین ئەڵێ کوڕم زوو بگەڕێرەوە باو کوڕی خۆی خۆشەوێت دای کوڕی خۆی خۆشەوێت کچی خۆی خۆشەوێت کێ هەیە وەکو دایک و باوکتە هەموو شتێک نییە تەمەنا ئەکەن ئەو ئاف خۆزگا بتوانین بەخوا بیانگرینە کۆڵۆ لەسەر کۆڵما بن تا ئەمرین حەقیان نادی بەڵام ئەسحاب لەمە تێگەشتە بوو یەکێک لە دایکی لەسەر شانی بوو یا باوکی دەتەوافی پێکرد ڕووی کردە ئیمامی عومەر یا ئیبن عومەر فەرمووی ئەمیری ئیمانداران حەقیم داوتی ناوەڵڵاه حەقی یەک ئاهی ئێشی لە دایکبوونیت نەداوە بەڵام وای لێ دێ ئەو دایکە چەند کوڕی خۆی خۆشەوێ بەڵام حەقی خێزانی لە هەردوو لا نابێ خۆ زوڵم لەم بکەی لە هەردوو لا لە ناشەرعێ بێ بە قسەی هەردووکیان نەکەی بەڵام هەر کامیان حەقی خۆی هەیە دایک و باوکە ئەمانەتن ئەو براو خوشکانەی ئێستا گوێ لە منەگرن لە دەستیان داوە ئێستا ئەوان لەم قسەم تێگەن چەند تەمەنت هەبێ لە ماڵا بێ ئیلا تۆ کۆڵەکەیە بۆ تو بەڵام شەیطان زۆر کە ڕەدوامان لێەکە تا ئەو شتانە لە دەست نەدەین هەستی پێ ناکەین جا پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم ئەدنا صدیقە لەگەڵ ڕەفیقی هیلاک نابێ گوێی لێ ئەگرێ سڕی خۆی خاتە پاڵی ئیستیشارەیە کات باوکی بەو دڵسۆزیە ئەقسا ئەبا باوکی دوورە خاتۆ گوێ لە باوکی ناگری ئەمانە براو خوشکەکانم ئەمانە ئەو سەبەبانن کە خەڵک جای وایە غافڵی ئەکات خوایە ئەم بەرنامەی بە کاملی ناردە بۆ بەشەریەت کە تۆ پشتت لێ کرد بەرەکەتی ئاسمانت لێ ئەبڕێت ئیتر ئەمە ئەسبابە وەکو مردن وایە خەڵک ناڵێ ڕۆژی تەواو بوو ئەڵێ سیارەکە وانە بواە ئاوەکە وانە بواە گولەکە وانە بواە لەو دەرگای شەیطانی شەکاتۆ بەڵام ئەمە حەقیقەتی تاڵی ئومەتی ئیسلام دووریە لە ئیسلام خۆی دوورکەوتنەوەمانە ئەینا عەرەب هیچی نەبوو بڕۆ ئێسش لە مەتحەفەکانە بگەڕێ ڕمێکی ئەمانەی ڕۆم 3 مترە ئێمە ناتوانی هەڵی گرین ئەوەی سەحابەکانیش مترێک ئەو قەومە بە جسمێکی لاواز بە سیلاحێکی لاواز قەومێکی زۆر بەهێز بە سیلاح و بە جسم شکاندیان بەخوا ئەمان نەبوون بەخوا تەئیدە ئیلاهیەکە بوو خوای گەورە نەسری بۆ دابزان ئین تەنسڕوا الله یەنسڕکم ئێوە خوا سەرخەن یعنی دینی خوا سەرتانەخا اینجا ئەمانەش دینی خوا بریتی نیە لەوەی نوێژێ بکەم ڕوحی تیان نەبێ دینی خوا بریتیە لەوەی ئینسان شەرعی خوا بیجوڵێنێت بەیانی هەڵسای واجبی یەکەمتە ئەگەیتە دایک و باوکت واجبێکی ترە ئەڕۆیتە کەسابەتەکەت واجبێکی ترە ئەڕۆیتە سیاسەتەکەت واجبێکی ترە کەوا تۆ لێرە ئیسلام ژیانتی هەمووی گرتووە اینجا فەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وظهرت الأصوات في المساجد مزگەوت حرمەتی نامێنێت خەڵک باسی کەسابەت دنیا چی تەنانەت چی عوثەمینە فەرمی ئێسەیش جار وایە لە ناو نوێژای مۆسیقایەک لێ ئەدرێ دەنگی بەرزە بێتەوە یا گۆرانیەکە لە ناو نوێژەکە ئەڵێ ئەمانش دوورنی حەدیسەکە ئەوەش شمول بکات وساد القبيلة فاسقهم وكان زعيم القوم أرذلهم هەر کاتێ وای لێ هات ڕئیس عەشرەتەکان قیاس نەکرا خۆی بێ کێ ڕئیس بێت کێ سیادەی خەڵک بێ ئەوەی کە ئەو سیفەتانەی تیا بێ هەمی ئەو خەڵکە بخوات بەدەمە خۆڵکەوە بڕوات چاکی ئەو خەڵکە بێت حسب و نەسەبی غیرەتی شەجاعەتی خەم خواردنی خەڵکەکە بەڵام کاتێک خەڵک کەسێکی هەڵبژار بۆ ڕئیس قەبیلەی خۆی ئەو کەسە تەماشاکەن فاسق بوو یەکێکتان پێم بڵێن سەبەبی چییە ئابراکانم ئاخوشەکە ئەو ئەساسەکە بەڵام سێر کە مامۆستا ئەو غێرە تەخوا لە چێ دەرەکەوێ کاتێک خەڵک خۆی فاسق بوو ێستا ئەو کەسێک کە حەزەکە ئافرەت هەمووی دوو لە ڕووی خوشکانم سافیرە بێ ئەمە خۆی ناڕوا دەنگ داتە کەسێ مەنعی سافیرە بکات کەسێ خۆی حەزی لە عارەق بێ دەنگ ناداتە کەسێ عارەق مەنعکات کەوا بوو یا قەومەکە بەشی زۆر لە خەڵکەکە فسقە لەبژێرن ئیدەن حەزەکەن کەسێکی فاسق لە سەریان بێت یا دین لە ناو خەڵکە بەهایی کەم بۆ تۆ پارە و ترس لە ناو خەڵکە بەهاییە خەڵک دەنگە داتاوانە کەوا بوو کاتێ دەسەڵات خۆی لە لای ئینسانی موسڵمانە ئێمە گوناه کەسێ نوێژ نەکا ڕۆژوو نەکا زەکات نەدا حەج نەکا هیچ گوناهێ ناگاتە یا هیچ چاکەیەک لە پاڵ کوفر و شرکە جوانی نامێنێت ڕوونە ئەم قسەم پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم
فحيثما مررت بقبر مشرك فبشره بالنار دڵنیا بوو ئێمە مشرکە و لەسەر شرک مردووە نەگەگەر کەسێک ڕۆژگارێ لە تۆ بڕاخوازانێ لەسەر چی مردووە بەڵام کەسێک دڵنیای کە ڕۆشتە سەر قەبرستانێ فەرمی کێ ئەمانە ئەناسێت لەسەر چی مردوون پێغەمبەر صلی الله عليه وسلم کەوا بوو ئالەو حاڵەتە تۆ ئەمە ئەوە لە دوای مەرگیشی تۆ نابێ وەڵاخ دڵتەنگی و بێتاقەتی و چی بۆ لەبەرەوەی ئەمە جەریمەیەکی گەورەی کردە بەرامبەر خوای گەورەی خۆی اینجا بۆیە لێرە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ئەمەش سەبەبێکی تری بەلایە اینجا ئەفەرمیێ وأكرم الرجل مخافة شره ئەمەیشە خەتەرێ گەورەیە یا ڕەبی ئەمە طبعا باوک لەگەڵ ئەولادی خۆیە مامۆستا لەگەڵ تەلەبەیە مەسئول لەگەڵ ئەوانەی خۆ زۆر خۆشە ئینسان حورمەت بمێنێ بەڵام ئەوەنە ڕێز و حورمەت بمێنێ یعنی ئەدەب نەشکێنن بەڵام ئەوەنە کراوە بووی لەگەڵیا کوڕەکەت ئەگەر بێ نەسیحەتێکت بکا بتوانێت پێت بڵێت کچەکەت ئەگەر بێ نەسیحەتێکت بکا بتوان پێت بڵێت خێزانت ئەگەر بێ نەسیحەتێکت بکا بتوان تۆیش ئەگەر بتوانی بەرامبەر مامۆستا و کەسی خەنجە زۆر خراپە کەسێک بەناو احترام و بەناو چیوە خەڵک نەتوانێت نەسیحەتی بکات زۆر خراپە جاری وایە احتیمالە من قەت ئامۆژگاری هیچ خوشکێ ناکەم باسی هەڵەی پیاوی خۆی و ماڵی خۆی بواتە دەرەوە بەحسڕ لە لای خۆت بێ لەخوا بپاڕێرەوە لەبەرچی لەبەرەوەی مەبەسم لەوەیە ئەمەیان بەڵام ڕۆژگارێک دێ خەڵک لەبەر ئەوە نییە شایستە احترام بێت ڕێزی لێ ئەگرن نەک لەبەرەوەی ئەهلی علم بێ ئەهلی تەقوا بێ چونکە بۆ ئەوانەی کە کاتی خۆی دەسەڵاتدار بوون بە صیفات بوونەتە دەسەڵاتدار ئەهلی علم یەکەم شەرتیان بووە اینجا یەک شت ئەڵێم لێرە من لە دەرسەکە دەرەچم براو خوشکەکانم ئەم قساگاتان لێ ئاگاتان لە تاریخ دژمنی ئەهلی سونە لە ئەساسە نووسیانە ئەسڵەکەی سەبارەت بە معاویە بەس ئەم قساکەم دوای بکەن 114 ڕیوایەت هەیە سەبارەت بە معاویە ڕەضی الله عنه ئەزانن 99 نێرانی سەحابە نووسیوانە ئەیزان براکان مەوسە ئەو 99 زاڵ بۆتە سەر ئێمەیە قەدری ئەو پیاوەی کە خوای گەورە بە وحی کرێتە کاتبی وحی پێغەمبەر صلی الله علیه و سلم لێ ڕازی بووە ئەبوو بەکر لە پاش پێغەمبەر عومەری کوڕی خەتاب 12 ساڵ خەلیفە بووە ئیمامی عومەر 10 ساڵ بووە ئیمامی عوسمان 12 ساڵ وایە ئیمامی عوسمان 12 ساڵ ئیمامی عومەری ئیمامی ئەبوو بەکریش کە پێغەمبەری خوا ئەفەرمێت عومەر حەق لەسەر زبانێتی مەبەسم لەو تعبیرە ئەوەتانێ ئێمە ئەوانەی پێشووی ئێمە بەو شەرت و شروتانە هین کراون لێرە مەبەستم ئەوەتانێ ئەبێ خەڵک صاحێبی علم و ئەسڵ لە لای ئێمە چیە دینداریەم من خەڵکێ باڵ بگرێتەوە قیامەت لە دەست خەڵکی دەرکات بۆ من دوژمنی ئەو خەڵکەیە چونکە پێغەمبەران هاتوون جاری وایە دنیا لە دەست خەڵکەکە چووە بەوەی پێغەمبەرانەوە ناڕەحەت بوون شەهید کراون کوژران بەڵام ئاخرەتیان بووە فەوزی عەظیمیان بووە دنیا سەبارەت بە قیامەت بەراورد ناکرێ براو خوشکەکانم دنیا بەراورد ناکرێ ئەگەر دنیا قیمەتی وایە لای خوا پێغەمبەر صلی الله علیه و سلم پێغەمبەران دەربەدەر نەئەکران زامار نەئەکران شەهید نەئەکران ماندوو نەئەکران وانێ فەقیر نەبوون نان نەبوو بیخوان قەرزار بوو پێغەمبەری خوا وفاتی کرد صلی الله عليه وسلم کەوا بوو لێرە ئێمە نییە کاتێ وای لێ هات خەڵکی ڕێزەکەی لەبەر ترس بوو ئەوە بزانن نیشانەی بەڵایە اینجا دوو شتیکە هەیە احتمال ئەمەیان من ئەڵێ وظهرت القەینات والمعازف وشربت الخمور پێشتریش باسم کرد بەخوا براکەم ئەمە بەدبەختیە من هەر لە تەمەنی خۆمە ئەو مامۆستا بەڕێزانشکی سەزان کاتی خۆی ڕسمی هەر ئافرەتیان ئەوەنە ڕسمێکی کاڵ بە شەمسیان پێوتەوە کاتە بگیریایە لە باقەڵی کەسێک بواە عەشرەتەکە لە سەریاتە جواب چۆن ڕسمی کچی ئەمە لە ماڵی ئەوەیە لەبیرتانە مامۆستا شتیوا لای ئەمە ئەوە هەبوو ئێستا لە فەیسبوک بە جوانترین شیەوە والله الحەمدا باڵاپۆشە مکیاجێکی جوانی کردووە کەلوپەر لکاوەتە گیانیوە جاری وایە مێردەکەی دەستی لەبان شانێتی بڵاو دەکاتەوە بۆ دنیا هەر کەسێکی شوان گردن مازاکەنە دەروان هەوەی دوای هەر کەسی ئەیبیسێت بەڵام کوا ئەمە کوا ئەو ئیسلامی کە ئێمە لەشە کواوە تا مەحموود غەریبە بە تەلەبەکانی لە بەغدا ئەڵێ هەر گەڕێکێک نادیتان بین لێوە ڕێمەکەن هەوە شوێنی دابەزینی غەزە بە دوورتر بڕۆن بەیانی منکەرەکە بکە تەغییر ئەو کاتە مێنێتەوە سەرەوەی کە دەسەڵاتە بوو تەغییرەکەیت بەڵام منکەرەکە بێ ڕانەیەم لەگەڵیە بەڵام وای لێ هات ئێسە وانە ئێستا پارەی دو خەڵک برسیە نانییە بیخوا بەڵام ئافرەتێکی دوو لە ڕێز و حرمەتم بۆ بینەر بیسەرە و خوشکانە جەنابتان ئافرەتێکی ڕاقسەتی خەڵک سەرەی نییە بیتاقە نامێنیە
پارەی دنیا لەگەڵ خۆیان ئەباتۆ ئەمە نیشانەی آخر زەمانە. ئەهلی علم ناوی نامێنێت و خەڵکیش چێ بێت؟ خەڵکێکی وەضیعیش شۆرەت پێ ئاکات. اینجا بۆیە ئەڵێ وای لێتێت مۆسیقا زۆرە بێت، ئافرەت گۆرانی ئەڵێت، عارە خواردن زۆرە بێت، سەونیە ڕۆی یان ئەو شوێنانەی کە بێ ئێمە شکری خوا بکەین، خوای گەورە وڵاتێکی جوانی پێداوین، ئەو شوێنانە بەچی لە جایەوەی شکری خوا بکەین کوفری نیعمەتی خوا عارەقی تیاخرێت و ڕەش بەڵەکی تیاکرێت دەستی یەک ئەگرن یاحم لە زۆر شوێنەوە. اینجا پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم کۆتایی قسەکانیشم ولعن آخر هذه الأمة أولها. هەر کاتی وای لێ هات ئاخری ئومەت ئەمە طبعا ئەمە تایبەتە بەم ئومەتەوە. پرسیار لە یەهود بکەڵێ باشترین قەوموانەیە لە دەور موسا بوون، پرسیار لە نەسارا بکەڵێ باشترین قەوموانەتانێ لە دەور عیسا بوون، پرسیار لە هەندێ لە تەوائفی ئومەتی محەممەد کەڵێ خراپترین قەوم ئەوانە بوون کەچین کە لە دەور پێغەمبەر بوو صلی الله علیه وسلم. ئەوەشە پێغەمبەری خوا وەکو علامەیەکی شارەتی پێکرا ئەفەرمێ ئەگەر ئەمانە ڕوویدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چاوەڕوانی بارانی ناڕەحەت بکەن، چاوەڕوانی بای ناڕەحەت بکەن، چاوەڕوانی زیلزال بکەن، خوا بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆی عاقبەتی من و ئێوەش بەخێر بگێڕێت. خوای پەروەردگار بۆ خاتری ناوە پیرۆزەکانی خۆی کاتێمان گەڕێن تۆ لێمان ڕازی بێت. یا ڕەبی خوایە چۆن ئێمە دێرە کۆ کردوتە لە باشتە کۆمان کەیتەوە، لە گوناهمان خۆش بی بۆ خاتری ناوە پیرۆزەکانی خۆت. یا ڕەبی خوایە بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆت ئەم مەجلیسەی ئێمە ئەو کۆڕ و مەجلیسە بێ کە خۆت پرسیار لە مەلائیکەکەی ئەڵێ عەبدەکانی منتان بەچی بەجێڵە خوایە ذکری تویانەکە تەسبیحاتی تویانەکە خوا عەلیمە ئەڵێ داوای چیم لێکەن ئەڵێ باشت خوایە داوای باشتت لێکەین لەوانە بووین باش بکەی بە قسمەتمان، داوات لێکەین لە جەهەنەم بمان پارێزی لەوانە بووین خوای پەروەردگار بمان پارێزی لە جەهەنەم. یا ڕەبی ڕەخوایە ڕەحم بە دایک و باوکمان بکەی، ڕەحم بە برا و خوشکمان بکەی، ڕەحم بە ماڵ و منداڵمان بکەی. یا ڕەبی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی، ڕەحم بە مردوەکانمان بکەی، ئەولادمان صالح کەی، ئەو برا خوشکانی ئەولادی نەولادی صالحیان پێ ببەخشی. یا ڕەبی خوایە بۆ خاتری ناوە پیرۆزەکانی خۆت قەرزاری لەسەر قەرزارەکانمان هەڵگریت، ئەوەشی هەیەی بەرەکەت خۆیتە ماڵی خوای پەروەردگار. یا ڕەبی خوایە ملەتی ئێمە بە ئیسلام عەزیز کەی، ئیسلامیش بەم ملەتە عەزیز کەی بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆت. یا ڕەبی خوایە ئەو کاتەی کە ئەمان گەڕێین تۆ بۆ لای خۆت باشترین کاتمان بێت. یا ڕەبی خوایە کردەوە باشەکانمان بکەوێتە کۆتایی تەمەنمانەوە، خوایە بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆت بە خراپی خۆمانێکی لەگەڵمانە، لە گوناهمان خۆش بیت، ڕەحممان پێ بکەی. خوایە بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆت خۆشەویستی خۆت پێغەمبەرەکەت دینەکەت لە دڵمانە ثابت کەی، ڕیا و مەعسیەت و بیدعە و تاوان و شرک لە دڵمانە دەرکەی بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆت. یا ڕەبی خوایە بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆت ئەومان کێشەمان حەلکەی، ئەومان لێرە کۆبووینەتەوە بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆت خوای پەروەردگار قسەکردنی من و گوێگرتنی ئەم برا خوشکانەمان لێ وەرگری، لە ڕۆژی قیامەتە لە حەسەناتمان نابێت. یا ڕەبی خوایە بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆت خوایە ذەلیلی مەخلوقمان نەکەی، محتاجی مەخلوقمان نەکەی خوای پەروەردگار. ئامین یا رب العالمین. سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك. خوالتان رازي برا خوشكانم خوای گەورە پاداشتان داتوە. ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين.